وەکی مەگوت پشتی 25 ساڵان باوایەکی ڕاستەوخۆ کۆمبوونێک چێبووە دناوبەرە دەسەڵاتە نوکەیە سووریا و ئیسرائیلێ لە کیڤە لە پاریسێ لەسەر گەلێک پرسان ئاخەڤینە ژوانژی پرسە هەری گرنگ سوێدایە یعنی دورزیان لە سوێدا داخۆزاڤەکردنا کوریدورێکی دناوبەرە سوێدا بۆ ئیسرائیلێتکەن دەسەڵاتە نوکەیە شامێژی بە هەموو ڕەنگێکی ڤەکردناوێ کوریدورێ ڕەت دکەتن ناوبین کارێوان کیە شاندەرێ ئەمریکایەیە تۆم باراک ژلایەکێدن فرانساژی هەوڵێت خوددەت کی دێ سەرکەویتن دوێ هەڵکێشێ و داکێشیێدا هەریەک لەسەر یاخویە کی دەگەهیتە ئارمانجێ ژە ژیان عومەر ئەندامێ پەرلەمانێ ئەلمانیا و لێکولەرێ سیاسی ژێ بەرلینێ دپرسم هێژە ژیان تو بخێراتیە کوردستان 24 کۆمبوونا دهی یا پاریسێ هەرچی خاص هیچ دەرئەنجامێکێ کو بدلێ دورزیان بیتن یان ژی حتا حکوومەتە شامێژێ دەرنەکە تەنێ هات گوتن گفتوگو لەسەروان مژاران هاتیە کرن ئایا دەرئەنجامێک دێژێ دەربکەویتن ئایا ئیسرائیل دەبکەیتە ئارمانجا خویان ژیشا بتایبەت لەسەر سوێدا سلااف و ڕێژ بووە بەلێ ئەم دکارن تەخمین بکنش بەرمەخابن ئەف ڕێجیما شامێ ئیرۆ بزەلالی ژملەتی خۆرە ناتێ خویاکردن ئەو سەر چ گفتوگۆ دکن تایبەت وەختەی گۆ دانوستاندنی بە ئیسرائیل دەکەن ئەم زانن ئەف نەجارا یەکەمە دانوستاندن ناوبەراوانە چێ دەبێ لێ زەلالی نینە مخابن ئەف نە شتێکی باشەش بۆ گۆ ملت دوێ دوی سوورەتی دەبێ شەڕێ ناوبەرە سووریا و ئیسرائیلی دە شوڕێکی کەفنە دانوستاندن ناوبەراوە دەنینن و ئەف بوو سەدەمژی گۆ ڕەنگی ڕێجیما کەڤن ئەسەد ڕەنگێکی دیکتاتۆری دژی ملەتێ سووریە دچوو پێش ینی ئینجی 6 ساڵە هەردەم کەسێ ئۆپۆزیسیۆنێ کەسێت گوتن ئەم دخوازن مافی مرۆڤ ڕەوشە وڵات خۆش بکن هەردەم ڕێجیما ئەسەد بدارێ ئیسرائیل لوا دەخست دگۆ هون عمیلێ ئیسرائیلێنە دوێ هون دەبێ خۆ بگرن ئەم شەڕێکی بئیسرائیلێنە ملەتێ سووری بهترینی وانات خوازن گۆ ئەف شەڕ ڕاوەستێ دانوستاندنە کەڤەکری چێ بێ ئەمنە ملەتی سووری نکارێ هەمبەری ئیسرائیلێ بسەکنێ و ئەف ڕێجیما هەنێ بتایبەت گەلێکی قەلساش بەرورۆ گەرەکەش ملەتی خۆرە بدنە خویاکردن چیە لێ مخابن نادنە خویاکردن لێ تشتا گۆ دیارە ئیسرائیل بوو سەدەم گۆ کۆمکوژیکە مەزن دژی درزیە نەبێ ئیسرائیل سینۆر ژوارە دانین ئیسرائیل وەزارەتە دیفاع ڕێجیما نول شامێک خست حتا گۆ کاری بوونە وێ کۆمکوژیار سوێدا ڕاوەستینن لێ ئەز یەک وەکەیەکی کورد مخابن ئونهاژی گەلک کوردش خۆت پرسن چمانێ ئەف ڕێجیمال شامێ ئامادەیە گۆ ئیسرائیل ڕەڕوونێ پاریزێ و گفتوگۆ بکێ لێ نە ئامادەیە گۆ بە پێکهاتیە خۆرە بە کوردارە بدرزیارە ڕوونێ و بوارە گفتوگۆ بکە ئەمزانن گەرەکە پاریزێ گفتوگۆ ناوبەرە قەسەدە چما ژبەر و بەرسەکەوەیە زەڵال هەیە ژانێ ژیان عومەر مەسەلا دورزی دناف خۆدا نەتەنێ سەرکردایەکی ڕوحی هەیە دورزی دناف خۆدا نەتەنێ گرۆپێکی چێکدارینە ئەو بخۆژی دناف خۆدا پەرت و بەڵاڤەنە هەما بێژە بە کورتی و مختصری دورزیان نونەرێ خۆ لە سووریا ئیسرائیل دەست نیشان کردە باشە ئەپرس ئەوەیە ئەمریکا ژلایەکی فرانسا ژلایەکی دگەل جوداهیان دگەل دەسەڵاتە نوکەیە شامێ ئایا دورزی دەبگەهنە ئەمنیەتێ دەبگەهنە ئاڤەدانیە ئەف کوریدورە وان ئارمانج دەهێتە ڤەکردن دگەل ئیسرائیلێ ئەس دبێژم هەگەر ئیسرائیل بڕاستی بخوازێ گۆ کۆریدۆر چێ بێ و ڕەوشە دزیە خۆش ببێ و باش ببێ سووریە وێ کارە بنە vê rejîmê mecbûr bikin neçar bikine wisa bikin ji ber ku em dizanin îro rejîma Şamê û Sûriyê bi timametî piştî şerê 14 sala û piştî rejîma Esed nema dikarê nebihêze ji aliyê leşkerî ve lê matirsiya min çi ye گۆ ئەv گفتوگۆی دبنە برەنگێکی دزی vەشارتی نابێژن سەر چ گفتوگۆ dikin وەکە ببنە سەفقا دیل ناوبەرا ئیسرائیلێ و rejîma Şamê de û mafê bin pêkhatiyê dî ê Sûrî bin pê bixin yanî ev metirsî li cem gelek milletê Sûrî heye bi taybet li cem Kurda heye ji ber ku Kurd pişta wana îro Amerîkaya
وخياي جي إيرو أفري فبريا دونالد ترامب بهتر بعقلية بمجية هاجر سياستا ناف دولتي دكي جبرولو جركا كرت فاقفتو جوا بشوبينن وكا تشلاو درزيت شوبينن وش خورا البديلة بقرن يعني هجان كرت لسوريا باكوري روشالات سوريا هيج بيش هاتا كي بآجه نينا لزختو في الشارين زيدا لسر كردان جي هنا مثلا كردين رجاوای كردستاني آماده نجبو گفتگویان شام گفتگویان ناکد آماده نجبو جبه جکرنا ریکفتنی داخازین وان هنه کین جدا هنه شام هیچ ریکی جبو ریکفتنی و ناکتن ددمکی دا که بزلالی هفتیا دار بازبوی مدیا ترکیا بحثا انجام دانا اپراسیونه که هف بش دنا برا شام و انقره لجیه سدید کتن کی دیوان ریاوه اپراسیونه بگریتن ددمکی دا که ریکفتنا دهی آداره هیا بو تفریکرنا دزگهن سازين سربازي وحتى حكومي وإداري كارجري أو ديارة جو أنقرة باندورا وينال سر ريجيما شامي والسر سوريا بتمامتي باندورا كا نيجاتيفا باندورا كا نباشا جبرولو از دبيجم جركا كرد نبس خب أمريكا وبقرن براستي تشتاقو از دبينم الأوروبا جلك كارو بار نابي جركا كرد وقسدي ومسدي وبارتي ديجي كردي روج آفاي كردستان گفتگوی خوب أوروبيا رجي بكن أوروبي أري راستا إيرو السوريا نقلكي آمده كرينا هزي وانلورن لأوروبا بهتر نيزيكي سوريا نيزيكي روجعفاي كردستاني هكر الور بتحقي شركي مظن وأوروبا باندور وأوروبا مصدر بالأمريكا جبرولو هیوی من اون گو سرکردای کردی روجاوای کردستان دانستاندن خوا با اروپا ربکن تایبت پاریزی ربکن هگر شام ناخوازی ام دبینن جی شام ناخوازی به کردارا دانستاندن بکی رد کن لی گرک کرد دانستاندن خوا به پاریزی را به برلین را بردوام بکن و بیجن اف بویری گو دبن سوریا باندورا واوی گلک مزن به هگر دیسا شرکا مزن دست بکر و داعش بسر بکوی زانها كداعش بسركت وباندورا ويل سر أوروبا والسر هريمي تمامتي جلكي كام مثلا كونفرنسا كوم كرنا بيك هاتيان لحسكي هاتا انجام دان انقرة وشامي بهمي رانجا كياف كونفرنسا هني راد كرن درزي چونا آلي إسرائيل جبو گفتگویان دگل أمريكا وشامي وباريسي بكتن تدبجي بلا كرد جي هرنا لاي أوروبيان جبو گفتگویان دگل أوروبي لجهوان لگل شامي بكن چلی هیتا چاوری کردن جداهات وی سوریا ما نقول بو سوریا به اسد سوریا تمام پیکاتا اولونه تویان سوریا که آرام بیتن بفی حالی هین چه چاورید کن بوداهات وی سوریا کو بتایبتی هین پارلمانتره کی کردن ل پارلمان آلمانیاه دوی که هم بزانن پیش هاتین سوریا دهات وی سوریا جه کردال سوریا لکیویه راستا مخاب من تشتيت بيجي راستن جرك سوريا وملتي وينا بهفر گفتگو كربانا بيجو دولتي جدرفا درباس ببنا برا وانادا لي مخابن او كسي جو ايرو الشامي حكم دكن مجي وانا وصايا ناخوازن ببن الشريك ناخوازن ما في كردا بدن وناخوازن ولاتكي حمو سوريا را آوا بکن تخوازن برنگه کی تنی آوا بکن سوريا رنگا گلک ملت و گلک پیک هاتی تی دهنا اف سینور گل سوريا چه بونش بریا 100 سالی سینورنا نا يعني روانا فرنسا وبريطانيا دوي دمي دا آوا كربون ام هردم جوارد بيجن لي مخاب ناكبد مجيوانا دا تخمينا مدى ريجيما شامي دا ترسيج اوروبا وج امريكا وج اسرائيل جبرولو جريكا بيكاتي سوري كعربنا دوستي خدنا و أوروبيا دا تشيكن أم وكا برلمانتر أم دنجي كرداد كهينا برلماني وانا أم رابورتا دنفيسينن بويري قلوي دري دبن لي جركا كرد سركردين كردي روج آفاي كردستان بخوجي قاوا بابيجن أو بخوا رابورتا بنفيسين أو بخو گفتگوها بكنا جبرگو أو إيرو نونرتيا برسكريكا ملتك يتكن ودفاد صالة دا هكر كردا وبيك هاتيه دي ما في خد سوريا دا نستان دنو في ريجي
رژیمە هەنێ gelek تەنازولاتش ئیسرائیل و ئەمریکا را قدماندا وێ زەرارەکە مەزن سووری بوێ سووری برنگێکی خراپ ئاوا بێ وەکە چاوەک و حافظ الأسد هەفتەی داوەختەی گۆ نو هاتە سەر رێجیمە سەری رێجیمەکە ئاوا کرد گۆ تمافی کوردا تێدا نەبوو وێ رێجیمەکە ژلۆ کامباختر بێژبەر ولون ها ئەف ساڵێنێ گەرەکە کورد لەسەر یاخۆ بمێنن و تەنازولاتا نەقدمێنن گەرەکە ژیان وەکە ئەوروپی براستیژی ئەوروپی ئەvê دەسەڵاتان و کەل شامێ وەکە دەسەڵاتێکە مایندا هەرچمی لە سووریایە دەبینن یانژی دەبیتن ڕەه و ڕیشاڵ و هەیکەل و یاسا و دەستور بتەمامی تشتێکێدن بی و کەس چاوەڕێنەکە ئەف بی یانژی هیچ بەندەواریەک هەیەک و ئەف دەسەڵاتە ئەف شکلەگەوت بێژن خیارە ژتیتکی دیارە هەر ئەو بمینیت ئەوروپی سیاست وایە دەربە هەردەم برنگێکی هێدی لێ تەماشەتکن لێ بریارە خۆهێ نەستاندنە تایبەت دوات دەهیوێت تالیدە پشتی ئەو کۆمکوژیا مەزنیار سوێدە چێ بووی پەرلەمانی ئەوروپی تەف ئیجازا خۆدەنە لێ ئەف دەستەلاتە هەنێ هەگەر گاڤنە نەئاوێژە بە عالیە دیموکراسیەتێدا مافێ ملەتە لە سووری بپارێزێ وێ ئەوروپی دەما پێشدا وێ پشگیریا خۆ بکشێنن ئەو پشگیریا وانە نەش سەدی سەدەش بەرگۆ دزانن ئەف دەستەلاتە هەنێ بنگەها وانە بنگەهەکە ئیسلامیستە بنگەهەکە توندەرەوە لێ دەرفەت دانە ملەتی سووریش بەرگۆ شەڕێکی 14 ساڵی هەبوو سووریە ئەوروپی دخوازن گۆ ئارامی چێ بێ لێ گەرەکە ملەتی سووری بخۆی ئارامی چێکن هەکە داخواز نەبێ و نەبینن گاڤن تێن ئاوێتن بووی عالی بەوەی ئەوروپی نەرینا خۆ بگەڕن گەلەک سپاس هێژایە ژیان عومەر پەرلەمانتەرێک کورد لە پەرلەمانی ئەڵمانیای